کەسایەتێکەکەوە عەقلیەتێک و شێوازی کارکردنی ئەمنی و مخابراتی هەواڵگریە. ئەو ئەمنی و مخابراتی هەواڵگریە وا لێ دەکەوە شێوازی کارکردنی حکوومەتیشی بە هەمان شێواز. من لەو باوەڕدامەکەوە چی وەکو خودی حزبی خۆیان دەکەونە ناو ژێر قەیرانێکی گەورە. هەرێمی کوردستانیش دەکەوێتە ناو ژێر قەیرانێک، پاشانیش کاری سیاسی لە هەرێمی کوردستان، کاری مەدەنی، ڕۆژنامەوانی لە ڕووی ڕاگەیاندن میدیاکانەوە دەکەوێتە ژێر پرسیار. ئەمە بڕیاری پێشوەختە نییە بۆ کاندیدی ڕاست. ئێمە بێگومان کەسایەتی دەخوێنینەوە، کاری شێوازی ئیشکردنی سیاسی ئەو کەسە دەخوێنینەوە. بۆیە ئەو حیزبانێکەوە بەنیازن یان بڕیاری ئەویان داوە کە بستن ناو حکومەت دەبێت بزانن کەوا ماوەڕە لەگەڵ کەسێکی زیاد دەکەن بە شێوازە عەقلیە مخابراتەکە لەبەر ئەوەی شێواز و ئالێتی کارکردنی دەرۆکی حکوومەتەکەی بە شێوازەکە جودا لە شێوازێکی مەدەنی. خەڵکی هەرێمی کوردستان کاتێک ناوی ئاسایشی جێ لێ دەبێت ئەوە بە ترس و لەرزەوە سەیریان دەکات و بە شێوازێک بە گومانەوە سەیریان دەکات. وا نازانێتەوە موسسەیەکەی خۆیەتی بۆ خزمەتی ئەو هاتیە. ئەو 4 ساڵی داهاتوو بەرەو خراپتر دەڕات. ئازادیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سنووری هەولێر و دهۆک زیاتر بەرتەسکتر دەبنەوە. هەروەها فشارەکان بۆ سەر خەڵکی زیاتر دەبێت، باری ئابووری قورستر دەبێت، چاک نابێتەوە. ئەوەیەکەوە ئێمە دەزانین بەڕاستی ئەو هەردوو حزبی دەسەڵات لە هەرێمی کوردستان وەکو شێر دەنەڕێنن، هەروەها چاو سوور دەکەنەوە لە خەڵکی هەرێمی کوردستان، بەڵام لە بەغدا شکست لە دوای شکست دێنن. تەنانەت پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی فێڵێکی گەورەی لە حزبە سیاسیەکان کردووە، توانیەتی تاکە کەسێک تاکە حزبێک گشت هەژمونی لەسەر هەموو حزبەکانی ترزاڵ بکات بە یەکێتی نیشتیمانیشەوە. دەتوان حکوومەتێکی بەهێز و کوردستانێکی بەهێز و هەریکار و خزمەت دابکەن. زۆر بە کورتی بێسپاس دەکەم. من لە کۆتاییدا دەڵێم بەڕاستی بە خەڵکی گەندەڵکار قەت چاکسازی ناکرێ و لە ئایندەدا ئەگەر ئەمانە هە لەسەر حکوم ببینێن خەڵکی کوردستان ئاسوودە نابێت و باری بژێوی بەرەو قورستر و ناخۆشتر دەڕۆ.